لە پرسانوکەیەکانی کۆمەڵگا بەتایبەت پرسە سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانی و ئاینەکاندا ڕاگەیاندن ڕۆڵی بەرچاوی لە ئاراستەکردنی ڕایگشتیدایە. لەو نێوەندەشدا ڕاگەیاندنی ئیسلامی ئەرکێکی قورستری لەسەر شانە کە جگە لە وروژاندنی پرسە سیاسی و نیشتیمانیەکان لە پرسە ئاینی و کۆمەڵایەتەکانیشدا ڕۆڵی گەورەی هەیە و وەک قەڵغانێک بووە بۆ پاراستنی دین و کەلتور و با کۆمەڵایەتیە ڕەسەنەکانی کۆمەڵی کوردەواری. ڕاگەاندنی ئیسلامیەکان بە تایبەتی ڕاگەاندنی ئیسلامی ئەو دوو لایەن ئیسلامیە زۆر کاریگەریان هەبوو لەناو پەرلەمان هەم لەناو پەرلەمانە هەم لەناو خەڵکیان چونکە ئەوان بە خەڵکیان ڕاگەیان چونکە خەڵکی زۆر وعینی ئەگەر یەکێک نەبێ ئەم شتە بە خەڵکی بگەێنێ خەڵک لەکوێ بزانێ بەم شتە لەبەرەوە ڕاگەاندنەکان ئەرکێکی زۆر قورسیان لەسەر بوو کە توانیان ئەویشە ڕابگرن و قبولمونە زۆر بابەت لەم چەند ساڵە ینی وروژێنرا و قسەی لەسەرکراوە بابەتی ئاینیە بابەتی کۆمەڵایەتیە بابەتی نیشتیمانیە ینی هەر بابەتێک بۆ خۆی گرنگی خۆی هەیە و میدیا توانێتی دەوری کاریگەری بینێت لە هۆشارکردنەوەی ئەم پرسەدا لە پرسی جەندەردا کاتوانین بڵێن فۆرمی دووەم و پەرەپێدراوی چەمک و گوتاری فێمینیزمە لەو نێوەندەدا دەورێکی جدیان بینی بە جدی. مامۆستایەکی ئاینی باز لەوە دەکات ڕاگەیاندنە ئیسلامیەکان هەمیشە لە خەمی دین و ژینی خەڵکدا بوون و پێویستە و ئەرکی سەرشانیانە لەو مەیدانەدا بمێننەوە وڵاتیانیش پشتیوانیان بکەن. کەناڵی ئیسلامی زۆر پێویستە ئەمڕۆ بە تایبەتی لەم سەردەما زۆر پێویستە بۆ کوردستانی خۆمان بە تایبەتی کە ئەم هەموو ڕێکخراوە هاتوو هەریەک و بە ناوێک و بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردووە بە ناوی سیمیناری جێندەری بەڕاستی ئەم جێندەرە نامۆیە بە میلەتی ئێمە و بە دینی ئێمە و بە کللتوری میلەتی کورد بە هەموو ئاینەکانی تریشەوە بەڕاستی شتێکی زۆر نامۆیەوە ئەمە ئەبێتە هۆی تێکدانی خێزان و ئەبێتە هۆی توندوتیژی تەنانەت لەناو خێزانەکانە. ئەم ڕۆڵ و پێگەگرنگی میدیای ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوونتر بینرا کاتێک پرۆژەیەکی گوماناوی بە ناویوانەی جەندەری لە قوتابخانەکانی کچانی هەڵەبجە خرایە بواری پراکتیکیەوە لە بەرامبەردا وەگەرکێکی ئاینی و نیشتیمانی و لە پێناو پاراستنی خێزان و تاکی کورد لە هەر جموجوڵێکی گوماناوی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕێگەی راپۆرت و بە دوواداچوونەکانیەوە ڕایگشتی دروست کرد و لایەنە پەیوەندیدارەکانی هێنایە سەرخات کە دوجار هەر بۆ هۆیەوە پرۆژەکە ڕاگیرە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.